گۆڕێکمان پێگەیناوە دانیشتنێک بۆ برزۆنە زار خۆشەویستانی ئامادە بوو کاکە بەختیار وەرگزیای و کاکە حەسەن کۆماندۆ و حەسەن عەلاق و مامۆستای گەورەش مامۆستارەکان گردشویم هەتا ئێستا کەس زۆر بەباشی هێناوێتی هیوادارم هەروە بڕوە سڵاوی لەوێت هەزار ئاسراو بۆ من جێ شانازیە لە تەگە و پیاوە گەورە دانیشتوم سڵاوم بۆ بەعزێ و هونەرمەندیش کە تەنها وازان هونەر قیژە هونەر ڕێز و احترام یاڵە با بڕۆ و سازێدەی بەتوانە شاری قەڵاو منارە کاکە ڕەنجۆ کاکە ڕەنجدەی ساز ئۆرگلێدەی بەتواناش کاکە بۆتان بە سایزەر کامێرەمانی خۆشەویست کاکە مەندێژدی سڵاو لە ئەحمەد مەنتیق یاڵە سڵاو بە کاکە شوان عەلامەش با بڕوە
دفترە